بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت بەرنامەی کاتژمێر حەوت خۆم بە خۆشحاڵەزانم خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشین لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی کاتژمێر حەوت بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد ببینەوە. تەوەری ئەم جارەی کاتژمێر حەوت کۆمەڵ و هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق شرۆڤە دەکەین گەنگەشە دەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان بیلال سلێمان ئەندامی ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری کوردستان کە بەسپاسەوە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە، هەروەها مامۆستا عەبدولقادر ساڵح بەرپرسی مەڵبەندی شارە زووری کۆمەڵی دادگەری کە ئەویش لە سەید سادقەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک حاجی سڵاوی خوارد لەبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. با لێەوە دەست پێ بکەم بە شێوازێکی گشتی پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان سوود و مەهام و قازانجی چییە دوجار بۆ خەڵک و دەنگدەر و ژیانی ڕۆژانەی خەڵکی؟ بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس بۆ بەڕێشتان، سپاس بۆ ئەو دەرفەتە. بەتاکید هەڵبژاردن سیستەمێکی سیاسیە لە ئێستادا بۆ گەیشتنە دەسەڵات و بۆ ئەوەی کە بە شێوەیەکی گشتیش ئەگە سەیریکەین دیسان دیاریکردنی نوێنەرانی ڕاستەقینەی خەڵکە بۆ ئەوەی کە حکومیان بکەن. دیارە چون هەڵبژاردن دەبێتە هۆکاری ئەوەی کە نوێنەرەکان دەبێتە هۆکاری ئەوەی دوای حکوومەت هەڵبژێرن، کەواتە ڕاستەوخۆ دەتوانرێ بگوترێ ئەگەر هەڵبژاردنێکی واقعی بێ دەتوانرێ بڵێ ئەو حکوومەتە نوێنەری ڕاستەقینەی حکوومەت و پەرلەمانەکە نوێنەری ڕاستەقینەی خەڵکەکەیە. بۆیە هەڵبژاردن گرنگی خۆی هەیە و زۆریش گرنگە، بە تایبەت ئەگەر خەڵک بتوانێت وەکو پێویست دەنگی خۆی بدا و دەنگەکەی بە ساغ و سەلامەتی بگاتە شوێنی خۆی. بۆیە بە تایکید هەڵبژاردن گرنگە و لە هەمان کاتیشە بەدەستێنانی حکم و دەسەڵاتە لە ڕێی هەڵبژاردنەوە. بەڵێ کاک حاجی باست لەوە کرد کە ئەگەر هەڵبژاردنێکی حەقیقی بێ، مەبەستت چییە لەم دەستەواژەی هەڵبژاردنێکی حەقیقی؟ وەڵا مەبەستەکەم ڕوونە، حەقیقی ئەوەیە کە ئەو دەنگانەی کە دەدرێ هەموو خەڵک بە ئازادی بدا ئەو نە زۆر بکرێت لە خەڵک و نە چاوسورکردنەوە هەبێ و لە هەمان کاتیشە هیچ تەزویر و فروفێڵک نەبێ. ئەو دەنگانە کە دەنگی ڕاستەقینەی خەڵکن و بەبێ ستەم و زۆرکردن و بێ چاوسورکردنەوە و بێ هەڕەشەکردن هەر کە بچێت دەنگی خۆی بدا، ئەمە دەنگی حەقیقیە کە هیچ فشار و زەختێک نەبێت لەسەر هاوڵاتی و تەزویر و فروفێڵیش نەکرێ. کاک حاجی لە ماوەی ڕابردووە لە هەڵبژاردنەکانی هەم پەرلەمانی کوردستان هەم ئەنجومەنی نوێنەرانی عێراقم پارێزگاکان ئەوەی لە هەرێم و لە عێراق بەڕێوە چووە، هەڵبژاردنێکی حەقیقی بوون بە بڕوای تۆ یان چاوستورکردنەوە و هەڕەشە و تەماحوە بەرنان بۆ هەندێک لە خەڵکی بوونی هەبووە و ئەگەر هەبووە لەلایەن چێوە بەڕاستی ئەمە کراوە؟ بەڵێ خۆی کاک دانەجیان ئەگەر ئێستا تەماشای ئەم هەڵبژاردننی ئەو جارەمان بکەین کە ئێستا هەڵبژاردننی پێشوەختەی پێ دەڵێن. هەڵبژاردننی پێشوەخت بۆ چییە؟ ینی ئەم هەڵبژاردنە نەگەیوەتە وەختی خۆی، ینی دەبواە تاخیرتر هەڵبژاردن کراوە، بەڵام پێش کراوە بۆ هۆکارەکەی ئەو تەزویر و فروفێڵە بوو کە لە ڕابردوو کرا و ئەم پەرلەمانە نەبوو ئەم پەرلەمانی مەبەستم پەرلەمانی لە ئێستادا پەرلەمانی ینی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا. ئەو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا نەبوو بە ئەنجومەنێکی واقعی نوێنەرانی خەڵک لەبەر فروفێڵ و تەزویری کە کرا و بە تایبەتیش لەو کاتەدا ئەگەر بیرجەناوت و بینەرانی بەڕێزی پەیامیش بخەمەوە ئەو کاتەدا دەنگدان بە شێوەی ئەلەکترۆنی دەنگەکان جیاکرایەوە. لەو کاتەشدا دیارە زۆربەی لایەنەکان نیگەران بوون، ناڕازی بوون، بەڵام بەداخەوە لەبەرەوەی دەسەڵات دەستی گربوو بەسەر هەموو بەشەکاندا و حتا بەسەر کۆمیسیۆنیشدا، ئەوە بوو کە لەو کاتەدا ئەم هەڵبژاردنیان تێپەڕاند و کردیان بە ئەمری واقع بەسەر خەڵکەکەدا. نەتیجە ئەوە بوو کە ئەمە خەڵک لە با بڵێن لە وەسەط و لە جنوب و لەو شارانە ئەمەیان قبول نەکرد دوجار دوای ماوەیە کە دیتیان بەو شێوەیە ناڕوە بوو بە مزاهرە و ڕێپێوان و ناڕزایی خەڵک
لە ئەنجامی ئەو فشار و زەختی هاوڵاتیان کە کردیان بڕیار دراکە هەڵبژاردنێکی تر بکرێ هەڵبژاردننی پێشوەقت ئەو هەڵبژاردنە ئەبێ بۆ ئەوە بکرێت کە دوور بێت لە تەزویر و فرۆفێڵ و ئەو شتانە بۆیەش لە ئێستادا کارێکی جددی لەسەر ئەوە دەکرێت کە هەڵبژاردننی ئەم جارە فرۆفێڵیان نەکرێت ومێت دەکەم کە نەکرێ و UN و دەوڵەتانیش چاویان بڕیوەتە ئەم هەڵبژاردنە چون دیتیان لە هەڵبژاردننی ڕابردوو کە فرۆفێڵکران نەتیجەی ئەوە بوو کە شەقام وروژە و ڕێپێوان و مزاهراتی زۆر کرا مانگرتن کرا بۆی ئەم جارش تووشی ئەم حاڵەتە نەبێتەوە عراق بۆیە کار لەسەرەوە دەکرێت کە ئینتخاباتی ئەم جارە فرۆفێڵی تیان نەکرێت و تەزویری تیان نەکرێت بڕوای جەنابەت ئەوەندەی ئاگاداربی لە بڕیارەکان لەو یاسایانی کە با بڵێن کۆمیسیۆن پشتبەست بە یاسا گشتەکەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق دەرچووە بەو ڕێکارانەی گیراونەتە بەر بەوەی کە حکوومەتی عراق بە با بڵێن سەرۆکایەتی مستەفا کاظمی زۆر سوور بوو لەسەر ئەنجامدانی ئەم هەڵبژاردنەوە تەنانەت خۆشی یەکێک نییە لەوانی خۆی بربژێر کردبێ و بوونیەوەی کە تۆش ئاماژت پێکرد UN یەکێتی ئەوروپا ئەمریکا چاویان لەسرە دەرخستەکان وان بە بڕوای تۆ ئەم جارە هەوڵ هەبێ بۆ ئەوەی کە تەزویر و ساختەکاری ناڵێن ناکرێت چونکە لە هیچ هەڵبژاردنێک لە دنیادا بێت تەزویر و ساختەکاری بەڕێوە ناچێت بەڵام بەو ئاستە نەبێت کە لە 2010 بەڕێوە چوو ینی بە بڕوای تۆ ڕێکارەکان بەو شێوازن کە دڵی لایەنە سیاسەکان و کاندیدەکان ئەو بخواتەوە کە با بڵێن بە شێوازێکی بەرفراوان ساختەکاری و گزی و فزی لە دەنگدانا نەکرێت بەڵێ وەکو جەناب دیشارەت پێکرد بە تاکید وەکو لە ڕابردوو بینیومانە هیچ هەڵبژاردنێک بێ کەم و کورتی و بێ فرۆفێڵ نەبووە بە تابەتیش لە هەرێمی کوردستان هەڵبەتە لە عراقیش هەر بە هەمان شێوە بووە بەڵام لەوانەیە بەپێی ڕێژە لە شارێکیش بۆ شارێکی تر جیاواز بوو بێ بەپێی دەسەڵاتی شوێنەکە دەسەڵاتی ئەم شار و قەزا و ناحەی دەسەڵاتێک لێ باڵا دەست بووە بەڵام لە ئێستادا ئومێدی باشەیە کە کۆمیسیۆن کاری جددی بکات لەسەر ئەو مۆزوعە و دەبینی هەندێک ڕێکاریش دەکرێت لەو ماوەیەدا کە بینیمان چەند ڕێکارێک ئەنجام درراوە کە گوایە بوو ئەوە بووە کە ئەوەیە کە هەوڵ بدرێت ئەو ئینتخاباتە ئەو هەڵبژاردنە پاک و بێگەرد بێ بۆ نمونە بینیمان کە بەرپرسی نووسینگەی هەولێری کۆمیسیۆن ئاڵوگۆڕی بەسەرداهێنرا لەو وەختەدا لە ئێستادا ئەویش کە باسی ئەوەیان کرد کە گوایە هەستیان کردەوە وەلایی بۆ لایەنێکی سیاسی هەیە بۆیە بڕیاریان داوە بیگۆڕن ئەمە گۆڕیان وە گۆڕانکاریان بەسەردایانە ئەمە ینی وەکو بڵێ دەستپێشخەرێکی باشە و دڵخۆشکەرە ومێت هەیە کە لەو جارەدا وەکو جارانی ڕابردوو نەبێ بۆیە ومێت دەکەم کە هاوڵاتیانیش بێ ئومێد نەبن ئەو بێ ئومێدکردنەی کە هاوڵاتی بێ ئومێد بووە ئەمە بەتەکید ئەمە دەستی دەسەڵاتە و دەستی ئەوانەیە کە دەیانەوێت تەزویر بکەن بۆ ئەوەی کە خەڵک نەچێ بۆ دەنگدان کەمترین ڕێژە بچێ بۆ دەنگدان ئەوانیش بە کەیفی خۆیان دەنگ بدەن و ڕێژەیەکی تەزویری باشیش بکەن بۆ ئەوەی کە بتوانن زۆرترین کورسیەکان بۆ خۆیان بن بەڵێ ئومێدی باشەیە ئەم جارە بەڵکو کۆمیسیۆن بتوانێت کۆمیسیۆنی سربەخۆ و کۆمیسیۆنێکی ناڵم لە 100% سربەخۆی بێت چون کۆمیسیۆن معلومە کە سربەخۆی تەواو نییە بەڵام ئومێد دەکەن کە بتوانێت ماهیەت و مزداقەتی خۆیان بپارێزن ئینشاءالله کە پرسیارە و ڕوبەڕووی با بڵێن لایەنە سیاسیەکان کراوەتەوە لە ڕابردووە یان ئێستا ژوەکو ئەگەرێک خراوەتە بەردەم لایەنە سیاسیەکان ئەوانی کاندیدیان هەیە و بەشدارن لەم هەڵبژاردنە پێشوەختە ئەوەیە کە کاتێک دەزانن ساختەکاری کراوە بە تایبەت ئەوەی 2010 قسەکە لەوەیە بۆ قوبوڵ ئەکرێ بۆ دوجار نەتیجەکەی قوبوڵ ئەکرێ و ئەسنە ژێرباری ینی من باسی لایەنێک و دوان ناکەم ئەگەر ئەو لایەنانەی دەرەوەی دەسەڵات چ لە هەرێم چ لە عراق کە ئەڵێن گزی و ساختەکاری کراوە ئێبا دوجار هەمویان ینی ئێستا دەرفەتێکی باشە هەمویان چۆنەڵی پەیمان نامەیەک واژۆ بکەن لە بینی خوانە ئەگەر شتێکی وابوو کەسیان نەستنە ژێرباری ئەوەی کە نەتائیجەکە قوبوڵکەن و بچنە پەرلەمانی چ کوردستان بێت چ ئەنجومەنی نوێنەرانی عراق بێ بەڵێ کاک دانەقسەکەی جەناب زۆر ڕاستە خۆی ئەسڵ بەبێ تەعاهود و پەیمان پێکتردان دەبوایە وابێ بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە کە ئەم وڵاتە بە شێوەیەکی گشتی مەبەستم عراق و هەموو ئەو وڵاتانەی کە بە وڵاتە دواکەوتەکان دەژمێرێن بە تایبەتی
ئەم تەزویر و فروفێڵە زۆرتر لەلایەن دەسەڵاتەوە دەکرێت ئەو لایەنانەی کە زۆرترین کورسیان هەیە دەیانوێت لەوەش بن و دەسەڵاتیان بەدەستەوەیە بۆیە دوجار خۆی کۆمسیۆن ئەساسە بۆ ئەم بابەتە بەداخەوە کۆمسیۆنیش بەپێی محاسەسەدانراوە تا ئێستا وایە یعنی ئەو لایەنانەی کە زۆرترین کورسیان هەیە زۆرتر لەوان پێکێنراوە لە ڕابردوو هەیەیان بۆ ئەو دەیانەوێت بەردەوامیش ئەو زۆرینەی خۆیان بپارێزن هەڵبەتە بەچی بەیەکێک لە شتەکان بە کۆمسیۆنە کە کۆمسیۆن دوجار بڕیار دەدات بڵێ ئەمە تەزویر نەکراوە یان بە شێوەیەکی گشتی کەمترین تەزویر کراوە ڕێژەکە بەو شێوەیە نییە دوجاریش کە ئەگەر زۆریش قسەی لەسەر بکرێت دەچێتە دادگا دەچێتە محکەمە دوجار کە محکەمەش بڕیاری سەردا ئەو لایەنانەی کە کورسیان کەمە ناتوانن ئەم بڕیارەی خۆیان بسەپێنن لەبەرەوەی ئەوان کەمینەن و لە مقابلدا لایەنە زۆرینەکان کە دەسەڵاتیان بەدەستەوە ئەوان زۆرینەن ئەوان ڕێی خۆیان دەسەپێنن بە زۆر ینی لەو حاڵەتەدا دوو شت هەیە یاوە تا دەبێت بەشداری بکەیت لە بەو دەنگانەی کە بۆت حساب کراوە یانەوە تا بکشەوە لە پرۆسی سیاسی لەو دوو حاڵەوەش بە دەرنیە زۆر باشە کاک حاجی دێمەوە لای جەنابێت میوانەکەمان لە سێ سادقەوە ئامادەیە ئێستا بەڕێز مامۆستا عەبدولقادر بەرپرسی مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری مامۆستا سڵاوی خوارد لێبێت سوپاس بۆ ئامادەبوونت با لەوە دەست پێ بکەم ئێوە لە ماوەی ڕابردوودا لە بازنەی سێی پارێزگای سلێمانی کە هەڵەبجە و شارەزوور و هەورامان و پێنجوێن ئەگرێتەوە ئاهنگێکی بەرفراوانی جەماوەریتان ساز کرد هەروەها بەپێی زانیاریەکانی من و ئاگاداری من لە کار و چالاکەکانتان هەردوو مەڵبەندی هەم هەڵەبجە هەم شارەزوور تیمتان پێگەناوە بۆ ئەوەی کە کاندیدەکەی خۆتان کە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدە سەربخەن با پرسیارەکە لێوە بکەم لە کاتی بانگەشە بۆ کۆمەڵ و کاندیدەکەی کە ئەچنە ناو خەڵک و جەماوەر و شەقام و بازاڕ و کوچە و کۆڵانەکان هەست بە چیەکەن بەڕاست یعنی شەرمەزارن لە ڕووتان نایە بە شەرمەوە داوای دەنگ لە خەڵکەکەن یان زۆر سەربەرزن زۆر وەکو بڵێ زۆر سەربەرزن بەوەی کە کاندیدەکەتان و حیزبەکە کە کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوودا تاقی کراوەتەوە و دەرچۆ لە تاقیکردنەوەکان بەڵام مامۆستا عەبدولقادر گوێت لە دەنگی من هەیە بەڵێ بەرنامەی کاتژمێر حوتیم ئێوارەیەمان بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا عەبدولقادر ساڵح بەرپرسی مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری هەروەها بیلال سلێمان ئەندامی ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەریە و تەوەری بەرنامەکەشمان کۆمەڵ و هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانە دیارە گرفتێگەیە لەوەی کە یان سەوتی من ناگا بە میوانەکەم لە سێ سادق یان سەوتی ئەو دەنگی ئەو نایەتە لە ئێمە تا ئەو گرفتە چارەسەر ئەبێ من گەڕێمە لای میوانەکەم لە هەولێر کاک حاجی بیلال باز لە ساختەکاری و گزی و ئەمانە کرا دەمێ بپرسم تا چەند ڕێژەی بەشداربووانی دەنگدەران لە دەنگداندا دەبێتە مای ئەوەی کە بەربگرێ یان کەمی کاتەوە ساختەکاری واتە ئەگەر ڕێژەی بەشداری دەنگدەران لە هەڵبژاردنە 180 بێ چۆنە و ئەگەر لە 120 بێ چۆنە مەبەستمەوەیە بۆ فرسەتی ئەوەی کە هێزەکانی دەسەڵات بتوانن ساختەکاری و گزیکاری بکەن بەڵێ پرسیارێکی زۆر لە جێی خۆیەتی چندەوە بە ناچارێت و گەڕایەوە لای من بەڵام هەر ئەمن لە باتی مامۆستا عەبدولقادر دوایی ئەگە هەر نەبوو جوابی ئەویش دەدەمەوە ئینشاءڵڵا بەڵام بەڵێ پرسیارەکە زۆر لە جێی خۆیەتی بەتاکید بەشداریکردنی خەڵک دەبێتە هۆکارێکی باش بۆ ئەوەی کە نوێنەری خۆیان دیاریکەن دیارە معلومیشە کە ئەو بازنە هەڵبژاردنانەی کە دیاری کراوە لە ئێستادا بەپێی ئەم هەڵبژاردنی ئەم جارە بۆ هەر بازنەیەک ئەگەر ڕێژەی لە سەدا دەی خەڵکەکەش بەشداری بکە ئەو نوێنەرانە ئەو ژمارەیە کە دیاری کراوە بۆ نمونە لە یەکێک لە بازنەکان بۆ نمونە دیاری کراوە کە 4 ئەندامی پەرلەمان دەربچێ
ئەگەر ڕێژەی لە 10 بەشداری بکە ئەو 4 نەفەر هەر دەرەچێ بەڵام چێن ئەوانەی کە دەردەچن ئەوە گرینگە بەتاکیید ئەگەر خەڵک بەشداری بکەن نوێنەری ڕاستەقینی خۆیان دیاری دەکەن بەڵام ئەگەر نەچن وەکو لە ئێستادا باسێکی زۆرەیە کە خەڵکێکی زۆر باز لەوە دەکات کە مەیوز بووە لە دەنگدان و ئومێدی نەماوە بە دەنگدان پێی وایە کە دەنگ بداونەدا هەر تەزور و فروفێڵ دەکرێت و ئەو کەسێک کە ئەو دەیەوێ یان نوێنەری ڕاستەقینەی ئەو کە دەیەوێت ناتوانێت دەربچێ ئەوە کارێکی زۆر خراپە دەنگ نەدان و نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان و ئەوە جۆرێکە لە هاوکاریکردنی ئەو دەسەڵاتەی کە بەردەوام بە تەزویر چۆتە پێشەوە ئەمە دەرگای تری بۆ دەکاتەوە ئاسان کاری بۆ دەکات بۆیە بەڵام ینی بەشداریکردن وەکو وتم ئەگەر ڕێژەی لە 100 بەشداری بکە و لە 10 بەشداری بکە ئەو کورسیانە ئەو نەفرانە هەرچن بۆ پەرلەمان ینی بەپێی بەڵام دیارە ئەو کاتە جیاوازەکە لەوەدایە ئەگەر خەڵکەکە بۆ خۆی بچێ بۆ دەنگدان تەزویر کەمترین تەزویر دەکرێت چون خەڵکەکە دەنجی خۆی دەدات و مەجاری تەزویر نامێنێت کە ینی بکرێ چون ئەو کەسە خۆی چۆ دەنجی داوە دەنجی بۆ نادەن ئەگەر نەچێ بایکۆت بکە بە تاکید دەنجی بۆ دەدرێ لەبەرەوە جا هەیە دەژڵێ دەچم بۆ دەنگدان بەڵام وەرەقەکەم دەسووتێنم دیسان ئەوە خراپە چون تۆ لە بینی لەناو ئەو کۆمەڵە خەڵکەی کە دیاری کراوە بە تاکید کەسێک هەیە لەوانەدا لە هەمویانت پێ باشتر بێ ینی تۆ گەر هەڵی بژێری و دیاری بکەی معقول نییە کەسیانت هەمویان وەکو یەک بن وەکو یەک نین چون زۆر زار ئەو قسێشە دیسان دەگوترێت کە هەمویان وەکو یەکن ئەمە بەڕاستی زوڵمێکە یعنی چۆن زاڵم و مەزلوم وەکو یەکە چۆن ئەوەی کە زوڵمت دێ دەکات ئەوی دیفاع دێ دەکات هەر وەکو یەک بێ وەکو یەک نییە ئەمە قسەی گەندەڵکارانە بڵاو بۆتەوە بەناو بۆتە شایعە بەناو خەڵکدا بۆ ئەوەی کە خەڵک مەیوز بکرێت لە دەنگدان بە تاکید زۆرترین بەشداریکردن کەمترین تەزویر دروست دەکات لە ساڵحی کێ بایکۆت بکرێ و بەشداری بکرێت لە ساڵحی کێیە یانەوەی کەوتت ئەگەر بڕیار بێ بایکۆت بێ باشتریان بەشداری بێ و دەنگەکە بسووتێنرێ بۆ ئەوە دوایە گەڕێم وڵات بزانم ئێستا میوانەکەم حازرە لە سەی سادقەوە مامۆستا ساڵح مامۆستا عەبدولقادر بەرپرسی مەڵبەندی شارە زۆر دووبارە سڵاوی خوارد لەبێ پرسیارەکەم بە کورتی یەکەمەوە ئێوە دەستان کردو بە بانگەشە بۆ کاندیدەکەتان لە بازنەی سەی پارێزگای سلێمانی کاتێک دەستنە ناو خەڵکی دەستنە ماڵان دەستنە شەقام و کوچە و کۆڵانەکان لەو بازنەی خۆتان لە سنووری مەڵبەندەکەتان هەست بە چیەکەن خەڵک چۆن دێ بە ڕووتانەوە بە جۆرێک لە شەرمنی و شەرمەزاری داوای دەنگ لە خەڵکەکەن یا زۆر بە سەربەرزانە داوای دەنگ لە خەڵکەکەن چونکە خەڵک هەم حیزبەکە هەم کاندیدەکانی لە ڕابردوو تاقی کردوێتەوە مامۆستا بسم الله الرحمن الرحيم سڵاوی خوای گەورە لە جەنابەت کاکداناوە لە میوانە بەڕێزەکەش بمبورە من زۆر ئاگام لە سەوت و دەنگی ئێوە نەبوو بەڵام ئەوەندەی ئێمە وەکو سنووری بازنەی سێ وەکو ئامادەسازیەک بۆ بانگەشەی هەڵبژاردن دیارە ئێمە بانگەشەکەمان لە ڕاستیە هەر لە ئێستەوە دەست پێ نەکردووە هەر بە بەردەوام ئێمە ئەو کارە خزمەت گوزاریانەی کە خەڵکی لە کاتی حەمەلاتی هەڵبژاردنایکەن ئێمە بە بەردەوام خەریکی ئەو کارە خزمەت گوزاریانەین ئەوەندەی کە پێمان بکرێ هەروەکو جەنابەت وتت بۆیە ئێمە ئێستا ڕوومان سوورە سەربەرزین کە ئەچینە ناو جەماوەرەوە کاتێکمەوە سەی سادق ئەوەم لە جەنابەت پرسی کە ئایا لە ساڵحی کێ بایکۆتکردن یعنی لە ساڵحی لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتە یان لە ساڵحی دەسەڵاتە ئەمە یەک دوو ئەگەر بڕیار بێت چۆن فەرموود لە بینی باش و باشتر چاک و چاکتر ئەگەر بڕیار بێ کەسێک بڕیاریدا بێ بایکۆتکە بایکۆتکە و هەر نەچێ بۆ سەر سندوقی دەنگدان و هەڵبژاردن باشترە یا بچێ و دەنگەکەی خۆی بسووتێنێ ئەمە وەکو ئەسوە احتیمال وەکو خراپترین یعنی بژاردە بەڵێ بەتاکید ئەوەی کە دەچێ و لەناو ئەو مەجموعە خەڵکەی کە هەیە دەچێ دەنجی خۆی دەدات و دەنجی خۆی دیاری دەکات باشترینە ئەوە باشترینە بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر ئەو کەسە لەو کەسانەی کە لەناو ئەو بازنەی ئەودا هەیە هیچ کەسیانی بەدڵ نەبوو و نەویست دەنگ بە هیچیان بدە دیسان هەر بچێ بۆ دەنگدان بەڵام لەو حاڵەتە وەرەقەکەی بسووتێنێ باشترە لەوەی کە بەتاڵیبی هێڵێتەوە چون بۆ ئەگەر تۆ چووی بۆ دەنگدان و ینی نەچوی بۆ دەنگدان وەرەقەکەت هەر نەچوو بەکارت نێنە ینی حەقی خۆت بەکار نێنە لە 100 دەنگەکەت بۆ دەدەن ینی تۆ لەوانەیە تۆ دەنگت بۆ کەسێک بۆ بدەن کە ئەسڵان لە هەموو ئەوانەی کە دیاری کراوە لە هەمویانت پێ خراپترە
بەڵام دەنگت بۆ ئەو بۆ دەدەن لەوانەیە دەنگت بۆ ئەو بدەن لەبەرەوە نەچوون خراپترینە بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر بچی ئەگەر هەر ناڕازی بچوو بۆ دەنگدان بەڵام وەرەقەکەت بسووتێنە باشترە لەوەی کە هەر نەچی بەڵام من قەت لەگەڵ ئەوەدا نیمە بچی و دەنگیش نەدەی بۆ لەبەرەوە من پێم وایە لەناو ئەو کۆمەڵە خەڵکە کەسانێک هەر هەیە تۆ لەوانەیە پێت باشتر بێ یعنی ئەگەر لە فەرزەن لە خراپیش بێ خراپ و خراپتر هەیە کامیان گونجاوترە دەنگ بەو بدە بۆی ئەو بڕواتە سەرەوە بەڵام بەتاکید لەو بازنانەی کە ئەندامانی لیستی کۆمەڵی دادگەری هەیە هەموو ئەوانە ئەندامی خەڵکی دەست بە دەست نوێژن و هێندێک لەوانەش تاقیکراونەوە لە پەرلەمان و لە ئەنجومەنی نوێنەران دەرکەوتووە کە ئینسانی سەرڕاست و دەستپاک و ئەمینن بۆیە معقول نییە بگوترێ لە ناو بازنەیە کە ئەندامێک لەوانەی تێدایە و تاقیش کراوەتەوە بەڵام لە ڕقی دەسەڵات دەنگ بەویش نەدەێت ئەمە زۆر خراپە پێم وایە ئەو پەڕی بێئاگاییە لە مەسەلەکان چون ئەوەش دەبیستینەوە بەڵام پێم وایە ئەوانەی کە ئەوە بڵاو دەکەنەوە بەو شێوەیە و شایعە دەکەن دەستی دەسەڵاتە و دەسەڵات دەیەوێ خەڵک مەیوسکە خەڵکی خۆی هان دەدا بۆ دەنگدان و خەڵکی غێری خۆی سار دەکاتەوە لە دەنگدان تەکنیکیمانەیە پشوێکی کورد وەرەگرین و ئەگەڕێینەوە لاتان وڵاتی بەڕێز دەنگدان شایەتیە شایەتیش تەنیا بۆ کەسانی پەرێزپاک دەدرێت دووبارە سڵاو بە ڕێزان داوای لێبوردن لە میوانەکان و لە ئێوەی بینەری ژەکەم دیارە گرفتی تەکنیکی هەر ئەبێت سوپاس بۆ برایان کە هەوڵیاندا گرفتەکان چارەسەرکەن مامۆستا عەبدولقادر دووبارە سڵاوی خوارد لێ بێ دێم وەلای تۆ هەمان پرسیار ئەەکەم کە پێشووتر کردومە و دووبارەی ناکەم و یەکسەر تۆ وەڵامەکەم بەرەوە سوپاس دەکەم بەڵێ کاکدانا ببوورە و سەوت و شتێت زۆر باش نییە لە لای من بەڵام بەهەرحاڵ یعنی ئێمە بەڕاستی ئامادەسازیمان هەر بە بەردەوامی ئەو کارە خزمەتگوزاریانەی کە خەڵکی لە کاتی حەمەلاتی هەڵبژاردنایکەن بۆ بانگەشەی هەڵبژاردن ئێمە هەر بەو ڕیتمە ڕۆیشتوین هەر بە بەردەوامی ئێمە خەریکی کاری خزمەتگوزاری و کاری چاکەخوازین و ئەو کۆمەڵیشمان دیارە ئەو دەستە جەمعیش کە کۆبووینەتەوە هەر بۆ خزمەتکردن و بەتەنگەوە هاتنی میلەتەکەی خۆمان دروست بووین بۆیە بە بەردەوامی ئێمە ئەو کارە خزمەتگوزاریانە هەرەکەین و دینەکەشمان هەروامان پێ دەڵێ سەبارەت بە هەڵوێستی حیزب و هەڵوێستی جەماوەر و خەڵک بۆ هەم حیزب هەم لیستەکە هەم کاندیدەکەشمان بەڕاستی هەڵوێستێکی ئیجابیە ئەو هەڵوێستانە و ئەو سیاسەتانی کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو کردوێتی جێگەی ڕەزامەندی جەماوەر بووە جێگەی ڕەزامەندی خەڵک بووە بە تایبەتی ئەو خەڵکە مەزڵوم و ستەمدیدەیە کە بە بەردەوام خۆیان بە مەغدوور ئەزانن ئێمە بە بەردەوامی تەئیدی داخوازی و داواکاریەکانی ئەوانمان کردووە بۆیە ئەلحەمدوللا ڕوسوورین سەربەرزین کاتێک کە ئێستا بانگەشەی هەڵبژاردنەکەین لە حاڵەتێکا لەوە چه هەندێک خەڵک هەبێت کە زۆر باش نەتوانێت هەڵوێستی خۆی لە ناو جەماوەر دەربڕێ ئێمە بە سەربەرزیەوە ئەلحەمدوللا باسی لیستی خۆمانەکەین و شەرحی ئەو بەرنامەی خۆمانەکەین کە ئەمانەوێت لە ئایندا ئەو خزمەتانەی کە ئەمانوێت بیکەین بۆ ئەو جەماوەرە بەدەمەوە چوونی خەڵکیش بەدەمەوە هاتنی خەڵکی سوپاس بۆ خوای پەروەردگار زۆر زۆر باشە
و هەروەها بە کاندیدەکەشمانەوە سەربەرزین. الحەمدوللا کاندیدەکەی ئێمە بەڕێزکە کاک ئەحمەدی حاجی ڕەشید، یعنی ئێمە ناڵێن ئاوا و ئاواکە، ئەڵێن ئاوا و ئاوای کردووە، تەواو بووە، کردوێتی، ینی بە فیعلی لە مەیدانەکە کاری کردووە و خەڵکێکیش ئەگەر بە عەقڵێکی سەلیم و بە ئینسافەوە تەماشای کردبێ ئەزانێت کە بەڕاستی ئەو قسانەی ئێمەیکەین یان ئەو کار و چالاکیانەی کە کاک ئەحمەد کردوێتی بیان ئێستا باسی لێوەکە تەییدیەکات و ئەڵێ لە ڕابردووە دیومانە کە ئیشەکانت کردووە و هەڵوێستەکانی و قسەکانی کاک ئەحمەد بەرز ئەنرخێنن لە ڕاستیە. بە شێوەیەکی گشتی بەدەمەوە چوونی خەڵک بۆ ئێمە زۆر گونجاوە و الحەمدوللا و سپاسی هەموو ئەو جەماوەرە خۆشەویستەی شەکەین کە ئەو بەدەمە چوونانیان هەیە، چ خۆیان تەلەفۆنمان بۆەکەن، چ خۆیان سەردانمانەکەن، یاخود ئێمە ئەچینە خزمەتیان، یاخود کاندیدەکەمان ئەچێتە ناو شەقام و بازاڕەکان، ئێمە بە شێوەیەکی گشتی سوپاسی هەمویانەکەین، سوپاسی هەڵوێستیانەکەین. ئەو میلەتە ستەمدیدە بە هەڵوێستە هەر ئەوەی لێ چاوەڕێیەکرێکە دۆستەکانی ئاوها لە کاتە گونجاوەکانە یان لەو کاتانی کە پێویستیان پێیانە بەدەمیانەوە بێت. مامۆستا عەبدولقادر، ینی پرسیارێک ئەگەر لە جەنابەت کەم ڕوبەڕووی ڕەخنە نەبوونەتەوە لەوەی کە کاندیدەکەی ئێوە پێتان بووترێ، جا ئەم ڕەخنەیە دڵسۆزانە بێ یا با بڵین بەمەبەست ینی پێتان بووترێ کە ئایا بۆ کاندیدەکەی ئێوە لە بازنەکەی ئێوە کاندیدێکی دووبارەیە کە پێشتر لە ئەنجومەنی نوێرانی عێراق بۆ ماوەی 8 ساڵە با بڵین 7 ساڵە پەرلەمانتارە، ئەگەر ڕەخنەیەکی واتان ڕوبەڕووەکرێتەوە وەڵامی ئێوە چییە بۆ ئەو ڕەخنانە؟ بەڵێ وەڵاهی کەمترین یعنی زۆر بەدەگمەن ئەو پرسیارەمان، ینی وەکو ڕەخنەنا لەوە چێ وەکو پرسیارێک ئاراستەمان کردبێ لەلایەن دۆستانەوە ئاراستەمان کرابێت، وەڵاممان داوەتەوە وەکوی لە پێشتر باسم کرد کە ئەم پیاوە تاقی کراوەتەوە، پیاوێکی بە هەڵوێستە، پیاوێکی بە جورئەتە، پیاوێکە خەمخۆرە، ماندوونە ناسە بۆ میلەتەکەی خۆی و ئەوەی پێی کرابێ و هەستی کردبێ کە ئەو میلەتە پێویستێتی ئەوەی ئەنجامدا و کردووە و زائیدەن دۆستەکانیشی لە پەرلەمانتارەکان لە بەغداد، یعنی خۆتان لەوە چێ لە سۆشیال میدیا و بینی بێتان کە بەڕاستی شایەتی بۆ دەن هەندێک لەو برادرانە، یعنی خۆم لێم بیستون ئەیانوت یعنی ئێمە لەوە چێ زۆر زەرور نەبین بچینەوە بەغداد، بەڵام کاک ئەحمەد زۆر زەرورە بچێتەوە بەغداد. ئەوە شایەتیدانێکە، بۆیە کەمترین ڕەخنە یان کەمترین پرسیارمان ئاراستەکراوە کە وتومانە کاکە وەڵامەکەمان ئەوە بۆ ئەو کەسانێک وەکو پرسیارمان لێ یەکەن، وەڵامەکەمان ئەوە بۆ وتومان ئەم پیاوە تاقی کراوەتەوە و خەڵکێکی دڵسۆزە و ئیشکەرە و ڕوون و ڕۆشنە، وەکو ئەگەر بینی بێتان لە هەندێک لە راپۆرتەکانە لە بەتایبەتی لە هەورامانی سەربەرز خەڵک و جەماوەرەکە یانوت پێویست ناکات ڕیکلام بۆ ئەم پیاوە بکەن، ئەم پیاوە ڕیکلامی ناوێ ینی ئاوهان، بەڵام هەندێک کەس بە ئەنقەست یان ئاراستە کراون لەلایەن نایارەکانی بەڕێز کاک ئەحمەد یان نایارەکانی کۆمەڵی دادگەری، تۆ بتوێنێتە بەشێکەرە هەیە لەو نایارانە، جا هەیەک ئاراستە ئەکرێن لە شوێنێکی دیکەوە، وازەحە شێوازی قسەکردنەکە و دەربڕینەکانیان وازەحە دیارە، هەموو کەسێکی بە سەلیقە ئەزانێ ئەو توانج و ئەو قسانە لەکوێوە دەکرێت. کەمترینیان ئەگەر ئەوانش بەڕاستی یعنی چی بکەن بە جۆرێک لە جۆرەکان فری و دراون. مامۆستا گەر هاوکاریم کەی لەبەرەوەی جەنابەت هەم درەنگ داخڵ بووی هەم گرفتێکە بوو بووی کە زۆرترین پرسیارت لێ بکەم و کاتی خۆتت پێ بدەم بە گوشراوی و بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم. ئێوە ینی جگە لە لایەنەکانی دەسەڵات کۆمەڵی لایەنی دیکەش لە سنوورەکەی ئێوەیە کاندیدیان هەیە، تا ئاستی بانگەشەکەتان لەگەڵ ئەوانە بەریەکەوتن هەیە نییە، گرژی و ئاڵۆزی دروست بۆ دروست نەبوو، بە تەحدید لە بازنەکەی ئێوە لایەنێکی دیکەی ئیسلامی کە یەکگرتووی ئیسلامیە ئەوانیش کە حیزبێکی ئیسلامین و ئێوە کاری هاوبەش و کاری پێکەوەیتان لە ڕابردووە زۆر کردووە، ئەوانیش کاندیدێکیان هەیە. بەریەکەوتن بە شێوازێکی گشتی هەیە یان پرۆسەکە بە شێوازێکی گشتی بە ئارامی بەڕێوەچێت؟ بڵێ وڵایی کاک داناخۆی حملەی هەڵبژاردننی ئەمجارە، بانگەشەی هەڵبژاردننی ئەمجارە بە سەرتاسەری لە هەرێمی کوردستانە، ینی جۆرێک لە هێمنی پێوە دیارە تا ئێستا، بە تایبەتی لەم دەڤەری ئێمە و بە تایبەتی تر لە دەڤەری بازنەی سێ و هەڵەبجە و هەورامان شارە زور هێمنە بە شێوەیەکی گشتی لە نێوان هەموو لایەنەکانە و بە حاڵەتێکی نۆرماڵات تێپەڕێ
و بە تایبەتیش ئەگەر لە بینی ئێمە و برایانی ترمان لە یەکگرتووی ئیسلامی ئەلحەمدولله تا ئێستا شتێکی ئەو تۆ ڕووی نەداوە و هەردوو لە دوعای خێر بۆ یەکتریەکەین و پشتیوانیش لە یەکتریەکەین و ئەگەر هاتوو خراپ حاڵی بوونێکیش ببێ لە نێوان ئەندامان یاخود ئەو کەسانی کە بەنگەشەکەن نەگەیشتۆ تا حاڵەتی ئەوەی شایانی باسیش بێ و ئێمە هەردەم لەگەڵ برایانی خۆمان ئەگەر شتێک ببێ لەسەر خەتە بین و هاوکاری یەکیشین ئەلحەمدولله شتێکی ئەو تۆ نەبووە هەم لەلایەن ئەوانەوە هەم لەلایەن ئێمەیشەوە شتێک نەبووە. بەڵام مامۆستا لە ئاهەنگەکەی کە لە هەڵەبجە بەڕێوە چوو جەنابەت وتاری هاوبەشی هەردوو مەڵبەندەکە هەم هەڵەبجە هەم شارە زوورت خوێندەوە قسەیەکی جەنابەت سەرنجی ڕاکێشان بەم نەسەوتت تا بی سەلمێنین داوات لەوە کرد کە خەڵک مامۆستایان قوتابیان گەنجان دەنگتان پێ بدەن و هاوکاریتان بکەن و کاندیدەکەتان سەرخەن وتێت تا بی سەلمێنین کە ڕاستە هەڵەبجە بۆ بەغا ئەچێ مەبەستت چی بوو لەم ڕستەیە؟ مەبەستەمەوە بوو هەڵەبجە تووشی گەورەترین زیان بووە بەدەستی ئەو حکوومەتەی کە لە بەغدا بوو لە کاتی خۆی جا بۆ نەمری و بۆ سەربەرزی هەڵەبجە ئەو قسەیم کرد کە دوژمنانی هەڵەبجە دوژمنانی کوردستان ویستویانە هەڵەبجە لە ناو ببەن دەنگە دلێرەکەی کبکەن خەڵکی شارە زۆر و سەی سادق کە خۆتان نەزانن ئەوانش وێنەی هەڵەبجە تووشی زەرەر و زیانێکی زۆر بوون ویستیان بیسڕنەوە بە تایبەتی سەید سادق هەر خۆڵەکەیشیان گواستەوە و لە دووری شار هەڵیان ڕشت یعنی ویستیان ئاسەواری ئەم منتیقەیە نەیەڵن جا بۆ ئەوەی بۆ هەموو ئەو حکومەتەی ئەو کاتە و بۆ ئەو حکومەتانێکی کە لە دوای ئەو حکومەتە داپڵەسێنەرە هاتوون بیسەلمێنین خەڵکی هەڵەبجە و هەورامانات و دەڤەری شارە زوورە سەی سادق ئێمە ناسڕێینەوە و ئێمە بۆ دیفاعکردن لە ماف و بۆ دەستەبەرکردنی مافەکانی خۆمان جارێکی تر ئەچینەوە بەغداد و لەوێ داوای مافەکانی خۆمانەکەین. زۆر باشە کاک حاجی ویلال ئەگەڕێمە لای جەنابەت تا چەند سیستم و یاسای ئەم جارە کە عراق لە باتی هەژدە پارێزگا با بڵێن هەشتا و ئەوەندە پارێزگایە ئەوەندە بازنەیە ببوورە ئێستا تا چەند ئەم بازنە بچووکێ لە ڕووی جوگرافیەوە بۆ تەمایی ئەوەی کە لە نەتیجەی ئەم هەڵبژاردنە جۆرێک لە گۆڕانکاری ڕێژەیی با نەڵێن گۆڕانکاریەکی تەواو ڕوودات گۆڕانکاری ڕێژەیی دروست ببێت لەوەی کە کاندیدەکان لە بازنەیەکی بچووکتر لە بازنەکانەوە سەر ئەکەون و کۆنتاکتیان زیاتر لەگەڵ خەڵک و جەماوەرەکە ئەبێەوە زیاتر خەڵک و جەماوەرەکەش لێپرسینەوە و لێپێچینەوەیان لەگەڵەکەن. بەڵێ بەتاکیت هەموو شێوازێک یا با بڵێن هەموو ڕێکارێک کە دەگیرێتە بەر لایەنی باشە و خراپەی هەیە ئیجابی و سلبی هەیە ئەم ڕێکارش کە گیراوەتە بەر هەم لایەنی باشەی هەم خراپەی هەیە لاەنە باشەکەی ئەوەیە کە ئەم هەوڵ ئەم کەسە کە خۆی کاندید کردووە ڕاستەوخۆ لە شوێنە خۆی کاندید کردووە کە زۆرتری خەڵک بیناسێ سابقەی بناسێ کەواتە ئەو کەسانە کە دەنگیان پێ دەدرێ کەسانی ناسراون لە منتیقەکە یعنی لەو سنوورەی بازنەی کە دیاری کراوە بۆیە لەوانەیە کەسانێک سەرکەون کە با بڵێن زۆرترین ناسیاویان هەیە و زۆرترین ئومێدی خەڵکن ئەمە لەلایەک بەڵام لەلایەک سلبیاتێکەکەی ئەوەی هەیە کە بۆ نمونە ئەم پەرلەمانتارە کە دەچێتە پەرلەمان یا ئەنجومەنی نوێنەران ئەبێ زیاتر هەوڵ بدات دیفاع لە سنوورە جوگرافیەکەی خۆی بکە بازنەکەی خۆی بکە لە هەمان کاتە کە ئەو پێویست نوێنەری هەموو هەتا عراقە ینی نەکەر هەرێمی کوردستان بۆیە ئەمە جۆرێکە لە سلبی ینی لەوانەیە وای لێبێ هەندێکجار جیاوازی بکە لە بینی ناوچەکان ئەو بازنەی خۆی لەگەڵ هەتا لە شارەکە لە بازنەکەی خۆی لەگەڵ بازنەکەی تر یا با بڵێن ئەگە گەورەیەکی بێتە سەر شارەکە و محافەزەکەی و ئەوە بۆیە ئەمە جۆرێکە سلبیە بەڵام لە لایەکەشەوە ئیجابیاتیشی هەیە کەواتە هەم ئیجابیاتی هەم سلبیاتی هەیە و چەند خاڵی تریشەنە بۆ ئیجابی و سلبی بۆ ئەوە بەڵام منوەکو خۆم من پێم وایە مەسەڵەن ینی وەکو ئەوەی ڕابردوو با باشتر بوو قەناعەتی منە لەوانەیە ڕێی جیاوازی شەبێ بۆ نمونە پارێزگا یەک باز نەبە نەک چەند باز نەیەک بەڵام دیارە ئەنجومەنی نوێنەران ئەویان پێ باش بووە.
باش کاک حاجی لەماوەی ڕابردووە بە تەحدید لە هەڵبژارنەکانی 2010 با بڵین لایەنی دەسەڵاتێکێتی و پارتی بەڵێنی زۆر سەیر و بریقەدار و ئەوەیاندا بە خەڵکی بۆ نمونە لایەنێکیان وتی بۆ ئارامی و بۆ هەلی کار دەنگ بن بە ئێمە، لایەنی کەوتی بۆ کوردستانێکی بەهێز دەنگ بن بە ئێمە. هەر بەڕاست لە ماوەی ڕابردووە لە 2010 تا ئێستا کوردستان هەم بەهێز بووە، هەم هەلی کاری تیا ڕەخساوە، هەم ئارام بووە، ئەم بەڵێنانە جێبەجێ کراون؟ کاکتوە داناجان وەڵاهی بەداخەوە خۆزیە ئەو بەڵێنانە هەموو جێبەجێ کرابان و ئێستا دووبارە خەڵک وە جەماوەر بە گوڕ و تینەوە چوو باسەر سندوقەکان و دەنگی پێدابان. بەڵام بەداخەوە ئەوەی من دەیبینم نەوەڵە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواترین، ڕۆژ بە ڕۆژ گەندەڵی زیاد دەکات، ڕۆژ بە ڕۆژ خەڵک بێ ئومێدتر دەبێ. بەڵگەش لەسەر ئەوەی کە من پێم وایە ئەم لەم هەڵبژاردنەدا بایکۆت و باز لە بایکۆت و نەچوونی سەر سندوقان و گلەی خەڵک زیاتر بۆ لە جاران، کەواتە ئەوەی کە گوتراوە تەنها ڕیکلام بووە، تەنها قسە بووە، تەنها قسە بووە بۆی کە خەڵک بخەڵەتێنرێ بچێتە سەر سندوق و دەنگ بەوان بدە. بەداخەوە نەخێرنەوەڵا جێبەجێ نەکراوە، بەڵام خەڵک ئەبێ سزایان بەدا ئەوانەی کە ئەو قسانەیان کرد و جێبەجێیان نەکرد سزایان بکە. بابە بۆ یەک جاریش بێ خۆت دەنگی خۆت بگۆڕە، خۆ تۆ ئینسان کۆیلە نییە، ینی بڕیاری دابێ ئیلا دەنگ بە فڵان بدەم، ئەگەر نەمدا ناچم بۆ دەنگدان، دو ئەو جارە دەنگ بە یەکی تر بدە بە ئەویش تاقیب بکەوە بزانە چۆنە. ئێمە زۆر چەند جارێک گوێم لێ بۆ ئەو پرسیارش لە برای بەڕێزم مامۆستا عەبدولقادریش کرد، دەستی خۆش بێ کە جوابێکی جوانی دایەوە، بەڵام منش ڕوونکردنەوەی زیاتر دەم. جەندار دەبیستینەوە ئەڵێن کاکە ئەرێ بۆچی ئەوانە چەند بەڕێزێکتان دووبارە کردێتەوە؟ کاکە ئەمە بۆیە دووبارەمان کردێتەوە، ئەوانە تەجروبە کران و سەرکەوتوو بوون و پێمان وایە خزمەتیان کردووە و جارێکی تر تەکلیفیان لێکراوەتەوە کە ئەم خزمەتیان بەردەوام بێ و دیارە خەڵکی تازەشیان لەگەڵە کە بۆ یەکەم جارەکە هەڵبت دەبژێرێن ئەم تێکەڵکردنە بۆ ئەوەیە کە ئەوانەی کە پێشتر هەڵبژێراون تەجروبەکە و ئەو دەورەی کە بینیویانە بەردەوام بێ و ئەوانەی کە تازەش دەگەڵیان دەچنە پەرلەمان بتوانن بەیەکەوە تەنسیقکەن و ئەوانش ئیسفادە بکەن لە تەجروبەی ڕابردووی ئەوان. بۆیە ئیمێد دەکەم کە خەڵک ئەو جار سزای ئەوانە بدا کە کۆمەڵک ئەدوو بەڵێنیاندا و نەیانگاندە سەر. زۆر باشە مامۆستا عەبدولقادر، سوپاس دەکەم هاوکاریم بکەی دووبارە لە ینی کورتی وەڵامدانەوە بۆی کە بتوانم زۆرترین پرسیارکەم. ڕووی داواتان لە کێیە دەنگتان پێ بدا بۆ ئەوەی کە هاوکارتان بێ، دەستبارتان بگرێ بۆ ئەوەی دادگەری بچەسپێنن کە ئێوە دروشمەکەتان ئەم جارە بۆ ئەوەیە، دەتانەوێت کێ دەنگتان پێ بدا؟ ئەمەوێت لێرەوە داوا لە کێ ئەکەن وەکو مەڵبەندی شارە زوور دەنگتان پێ بدا و دەنگ بە کاندیدەکەتان مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید بدات. فەرموو. بەڵێ وەڵا ڕووی داخوازیمان لە هەموو چین و توێشەکانی هەرێمی کوردستانە، بە تایبەتی ڕووی داخوازیمان لە هەموو ئەو برا و خوشکە بە ڕێزانەیە کە خۆیان بەستەم لێکراوەزانن لەم سنوورە و ڕووی داخوازیمان لە هەموو ئەو هاوڵاتیە بە ڕێزانەیە کە تا ئێستا نەیان دیوە وەکو پێویست خزمەت بکرێن و گلەییان هەیە. ئێمە لە هەموو چین و توێژەکان، لە زانایان، لە مامۆستایان، لە گەنجان، لە خوشکان، لە برایان، لە کاسبکاران، لە جوتیاران، لە هەموو ئەوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان مەغدورن، بە جۆرێک لە جۆرەکان چەندەها هەڵبژاردنە وعد و بەڵێنیان پێدرێ، بەڵام تا ئێستا کێ وعد و بەڵێنەکانیان بۆ نەبراوەتە سەر. ئێمە داخوازیمان هەیە لەوەی کە ئەوان دەنگمان بدەنێ و بە پشتیوانی خۆی پەروەردگار سەرڕاستە بین لەگەڵیان و ئەگەر دەنگمان بدەنێ بە ئەندازەی ئەوەی کە بتوانین کارێک بکەین بە پشتیوانی خۆی پەروەردگار کاریان بۆکەین و ئەیشی بیننەوە کە کاریان بۆکەین و لە بەڵێنەکانی خۆمان پەشیمان نابینەوە. بەڵێ مامۆستا عەبدولقادر، بەراورد بە هەڵبژاردنی 2010 کە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا، چاوەڕێیەکەن دەنگەکانی کۆمەڵ لە سنووری بازنەی سێ زیاد بکە بەو پێی کە هەم کۆمەڵ لەبەرەی خەڵکو و شەقام ماوەتەوە، هەم پەرلەمانتارەکانی داکۆکی کارێکی باش بوون لە خەڵکی و موچە خۆران. بەڵێ بەتاکید بە پشتیوانی خوای پەروەردگار ئینشاءالله لە دوای فەزڵ و بەزەی خوای پەروەردگار بەتاکید ئێمە شتێکمان نییە لێی بترسین کە دەنگەکانمان کەم بکە، یعنی شتێکمان بەرامبەر ئەو میلەتە ئەو جەماوەرە ئەو خەڵکە نەکردووە کە
ببێتەمایی ئەوەی کە ئێمە بترسین لەوەی کە دەنگەکانمان کەم بکە هەم کاندیدەکانشمان خەڵکانێکی ئیشکەر و بوێر و دڵسۆز بوون ترسمان لەوانیش نییە بۆیە بە دڵنیاییەوە ئێمە ئومێدی زۆر ئەەکەین لەوەی کە دەنگێکی زۆر باش بێنین و مبەشیراتیش هەیە لە خوای پەروەردگار بەزیاد بێت لە ناو چین و توێژەکان لە ناو گەنجان لە ناو خەڵکی کاسبکار و ئەو جەماوەرەی ئێمە ئەگەڕێن بە ناویانە یعنی زۆر ئومێدمان هەیە بە پشتیوانی خوای پەروەردگار باشترین دەنگ بێرین ئەم جارە چاوەڕێیەکەن ئاهەنگی سەرکەوتن بۆ کاندیدەکەتان ساز بکەن دوای دەیدا باش ببوورە باش گوێم لێ نەبوو زەحمەت چاوەڕێ دەکەن لە دوای دەیدا ئاهەنگی سەرکەوتن بۆ کاندیدەکەتان ئەحمەدی حاجی ڕەشید لە سنووری بازنەکەی خۆتان ساز بکەن ئاهەنگی سەرکەوتن بە پشتیوانی خوای پەروەردگار خۆشمان بۆ حازر کردووە ئینشاءڵڵا و ئینشاءڵڵا ئومێدمان زۆرە هەموو شتیش بەدەستی خوای پەروەردگارە کاک دانا با خوانەخوا زۆر ژینێکیش نەڵێن بەڵام ئیتر ئێمە هەم ئومێدمان بە خوای پەروەردگار هەیە پاشان هەم ئومێدمان بەو جەماوەرەیش هەیە کە ئینشاءڵڵا کارێکی واکەن کە ئێمە لە دوای دەیدا ئاهەنگ بگێڕین ئینشاءڵڵا زۆر باشە کاک حاجی ئێمە لای تۆ هاوکارانم ئیشارەتم بۆکەن کاتم نەماوە بەس هەوڵە دەم ئاوا 1-2 دقەیە کاتیان لێ وەربگرم ئێوەش هاوکاری بکەن بۆ دەسەڵات بایکۆتی پێخۆشە یان تەرویجی ئەوە کا لە ناو شەقامە کە دەنگدان هیچ نییە و هیچ ناگۆڕێ و هەموو لایەنەکان وەکو یەکن و با خەڵک بەشداری نەکات تەبەن لایەنگر و ئەندام و دۆست و دەنگدەرەکانی خۆیان بێگومان بەشداریەکەن بۆ دەسەڵات پێی خۆشە خەڵک بایکۆت کا و بەشداری هەڵبژاردن نەکە لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتیش خەمیانە و لەم بابەتە ئەترسن بەڵێ خۆی ڕوونە کاک داناجیان لەبەرەوەیە لایەنی دەسەڵات خەڵکێکی زۆر هەیە کە جەماوەری خۆیەتی واقعە جا چۆنی بۆتە جەماوەری ئەمە شتێکی ترە جێوە جێ باسە چونەگەر بینە سەروردەکاری ئەوە مەسەڵەن ئەو لایەنە دەسەڵاتانەی کە بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەو شوێنەی کە دەسەڵاتی حیزبیەکەی کۆنتترۆلی کردو شادەکە دەنگێکی باش دێنێ ئەو شوێنەی کە دەسەڵاتی نییە وەکو لایەنە ئۆپۆزیسیۆنەکانە لە هەمان کاتیشە کە ئەو دەسەڵاتی پارە و ئیمکانەتیشی بەدەستە ئەو پارە ئیمکانەتەش لەو شوێنانش تەسیر و دەوری بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەنگێکی زۆر کەمیان هەیە یعنی کەواتە لایەنە دەسەڵاتدارەکانیش ئەگەر وەکو ئۆپۆزیسیۆن لارە ئۆپۆزیسیۆنەکان یان لایەنە ئەوانەی کە دەسەڵات دانین دەسەڵاتیان لەو شوێنانە نەبا بە تاکید دەنگیان لایەن ئۆپۆزیسیۆنەکان زیاتر نەدەبوو بەڵام ئەوان ئێستا کار لەسەرەوە دەکەن کە زۆرترین خەڵک بچێ نەچێ بۆ دەنگدان و بایکۆت بکە و ئیش لەسەرەوە دەکا هەموو لایەنەکان وەکو یەکە و فەرقیان نییە و بچی و نەچێ لەنگدان هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەوە هەمووی تەشویش دروستکردنە بۆ سەر دڵ و مێشکی خەڵک و چێش دەیکات لایەن دەسەڵات دەیکات لە ساڵحی خۆی بۆی کە زۆرترین تەزویر بکات و دەنگەکانی خۆی بەرێتە پسەرەوە و دەنگی لایەنەکانی کە معارەزە و ناڕازین کەم بکاتەوە ئەسڵەکە بۆ ئەوەیە و لایەنی دەسەڵاتیش لە قازانجی لایەنی دەسەڵاتە بایکۆتکردن و ڕاستەوخۆ خزمەتکردنە بە دەسەڵات زۆر باشە مامۆستا عەبدولقادر کەمتر لە نیو دقە دواوتەی خۆت شتێکە گەرویست بێت بیڵی لە بەرنامەکە نەدوت بێ کەمتر لە نیو خولەک فەرموو بەڵێ وڵا کۆتا قسەشمەوەیە بۆ هەموو هاوڵاتیانی ئەم دەڤەرە هەموو دڵسۆزان هەموو خەمخۆران هەموو ئەو کەسانی کە یانەوێ لە ئایندا خزمەت بکرێن لە ئایندا مافەکانیان دەستەبەر بکرێ هەموو ئەو بەڕێزانەی کە گلەیی و گازەندەیان هەیە لە شێوازی بەڕێوەبردننی ئەم وڵاتە دەنگەکانیان بگۆڕن وەکو برای بەڕێزم کاک حاجی وتی بچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەو ڕۆژە ئەو ماندووبوون و تۆزە ماندووبوونە قبول بکەن بەشکم ئینشاءڵڵا بتوانین خەڵکانێکی دڵسۆز و بە ئەمەک و خزمەتگوزار بنێرینە بەغدا بە پشتیوانی خوا و داخوازیشم لە هەموو جەماوەری سنووری بازنەی سێ ئەوەیە کە بەڕێزان هەمووتان داواتان لێ یەکەین کە دەنگەکانتان بدەنە کاک ئەحمەدی حاجی ڕەشید ژمارە 25 کاندیدی کۆمەڵی دادگەری لە سنووری بازنەی سێ دەستخۆش سوپاس بۆ هەرێک لە میوانەکانم بەڕێز بیلال سلێمان ئەندامیان جومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو سوپاس بۆ ئامادەبوونت هەروەها بەڕێز مامۆستا عەبدولقادر ساڵح بەرپرسی مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری کە ڕاستەوخۆ لە 3 سادقەوە لەگەڵمان بوو بینەرانی ئازیز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون تاڵقەیەکی نوێ لە کاتژمێر 7 هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ